دکتۆری وابووبەکەم لەگەڵە کەپسپۆری نەخۆشیەکانی کۆئەندامی هەرسو هەناوبینیە باسی دروستبوونی چەوری سەرجگەرەکەین بزانین ئایا تەنها لەوانەیە ڕۆیە کە کێشیان زۆر یاخود ئەشێ لە کەسێکی کێش ئاسایش ڕوو بدات بۆ مەبەستە دکتۆر بە خێراتنی بەڕێز دەکەین پێمان بڵێ چەوری سەرجگەر چییە پێناسەکەی چۆنە؟ زۆر سپاس کاک دکتۆراوات. چەوری جگەر یەکێکە لە گرفتە تەندروستیە بەربڵاوەکان لە جیهانە. نەخۆشیەکە لەناو خەڵکە پێوترێت چەوری سەرجگەر، بەس لە ڕاستیە لە زمانی پزیشکیانی چەوری جگەر، چەوری ناوجگەر. نەخۆشیەکە لە ڕووی زانستی پێوترێت فاتی لیڤەر یان ستیاتۆسس، دەستەواژە زانستیەکەی. یەکێکە لە نەخۆشە بەربڵاوەکان و بە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە پەتایەکی مەترسیدار باسیەکە لە سەدەی 20ەکە لەبەر زۆری بەربڵاوی ئەم نەخۆشیە، لەبەر گرنگی ئەم نەخۆشیە، لەبەر ئەو ماکە خراپانی کە لەو کەسانەیە ڕوو ئەدا ئەگەر بێت و زوو دەستنیشانی نەکەن و چارەسەری نەکەن. نەخۆشیەکە مەزەنە ئەکرێت کە نزیکەی لە سەدا 25 بۆ 35 کۆمەلگای بەشەری لەم ساتۆختای گیرۆدەی ئەم نەخۆشە بێت. سەرەتای نەخۆشیەکە بۆ دەست پێکا کە چەوری لە ناو خانەکانی جگەرا کو ئەبێتەوە وردە وردە ئەم چەوری ئەگەر گرفتی تەندروستی تری بەدوایە بێ و ئەو هاوڵاتیان ئەو نەخۆشە گرفتەکەی چارەسەر نەکە و ڕێڕەوی ژیانی نەگۆڕێ بەرەو قۆناغی بەهەوبوون و بەرەو ڕقبوون و بەرەو شاڵبوونی جگەرە چێت. بەشێکی سەرێکی ئەمە پێناسەی نەخۆشیەکەیە کە لە هەموو تەمەنەکە ڕوئەدات تەنانەت لە مناڵیشە. بەڵێ یەکێک لە گرفتەکان بریتێ لە چەوری جگەر لە مناڵە. ئێستەیەکێکە لەو دیاردیانەی کە لەناو کۆمەلگای خۆشمانە زۆر بەرەو زیادبوون چووە. چەوری جگەر لە مناڵە بەتایبەتی لەو مناڵانێک کە کێشیان زۆرە. کەواتە پرسیارەکەم ئەوە بوو لە هەموو کەسێک ڕوەدا یا تەنها ئێمە بیر لەوە بکەینەوە کە چەوری جگەر ئەشێلەیەکێک ڕووبا کە کێشی زۆر بێت؟ بە شێوەیەکی سەرەکی چەوری جگەر ئەکرێ بە دوو بەشەوە لە ڕووی زانستی پزیشکی. جۆرێکی ئەوەیە کە پێوترێت نەخۆشی نافڵت، واتە ئەو کەسانی کە مادە کحولیەکان ناخۆنەوە، واتە مەشروبات ناخۆنەوە کە ئێستا ئەمە بەربڵاوترینیانە، و بەشێکی تری لەو کەسانەیە ڕۆدا کە مادە کحولیەکان نەخۆنە، مەشروب بەخۆنەوە. ئەمانە مەترسیدارترن لە تەمەنێکی گەنجی ترا تووشیانە بێت زووتر بەرەو نەخۆشی ڕقبوونی جگەر و تەشەمۆعی جگەر و لە دەستدانی جگەرە ڕۆن. بەڵام ئەو جۆری کە پەیوەندی بە مادە کحولیەکانەوە نییە، ئەو جۆرە بە زۆری لە 85 نەخۆشەکان مرۆڤانی قەڵەون، بە زۆری ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە، بە زۆری ئەو کەسانی کە قەڵەوی ورگیان هەیە، کێشیان زۆرە، وەرزش ناکەن، ڕەوڕەوەی ژیانیان بەرەو حاڵەتی تەمەڵی و نەجوڵان ئەڕوات. بەڵام لە ساعت 10 بۆ 15 ئەو هاوڵاتیانی کە تووشی ئەم نەخۆشیە بن پێیان نەوت لین، واتە لاوازن، زەعیفن، بەس تووشی ئەبن. واتە مەرز نییە هاوڵاتیەک کە ئەگەر نەخۆشی قەڵەوی نەبێت و کێشی زۆر نەبێت تووشی نەخۆشی چەوری جگەر نەبێت. بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئێمە کاتێ باسی چەوری جگەرەکەین، یعنی باسی ئەو حاڵەتاکەین کە ئەو کەسانی کە قەڵەون، ئەو کەسانی کە کێشیان زۆرە، معادلەی قەڵەویان لە 130ەوەیە بە زۆری، ئەو کەسانن کە کەمەریان لە 100 سانتیم زیاترە، لە ڕگەزی مەیە لە خانمانیشان لە 90 سانتیم کەمەریان زیاترە. ئەو کوتم ئەمە هەموو تەمەنێکە گرێتەوە. ئێستا لە مناڵە، لە گەورەیە، لە ژنە، لە پیاوە نەخۆشیکی زۆر بەربڵاو. ئێمە چۆن هەست بکەین چەوری سەرجگەرمان هەیە و چۆن بەدوایدا چۆنی بۆ بکەین؟ پرسیارێکی زۆر گرنگە. زۆر جار هاوڵاتیان ئەم پرسیاراکەن. زۆربەی زۆری ئەم حاڵەتە بۆتە دەستنیشانەکرێت کاتێک کە نەخۆش بۆ هەر هۆکارێکی تر ئەچێت پشکینێکی سۆنەرەکات، یان فەحسی تەنووری ئەکات، سیتیسکان یان ئێماڕای ئەکات. کاتێک کەیەتەوە نەتیجەکەی بینە سیرەکات ڕێژەیەکی زۆر چەوری لە جگەریاتی، خانەکانی جگەری چەورێکی زۆریان تایە. پزیشکی سۆنەر پێڵێ کە چەوری لە جگەرتایە. یان بەشێک لە هاوڵاتیان، بەشێک لە نەخۆشەکانمان کاتێک کە تووشی ئەم حاڵەتا بن، ئەنزیمەکانی جگەریان گۆڕانکاری بەسەرات، واتە ئەنزیمەکانی جگەریان بەرەو هەڵکشانە چێ، بەرەو زیادبوونە چێ. بەشێک لە نەخۆشەکانمان تووشی حاڵەتی تەمەڵی ئەبن، فەتیک، واتە بێلاوازی، هەستکردن بۆی کە ناساغن، بۆی کە لەشیان سووگ نییە، ناڕەحەتن. زۆربەی زۆری ئەو هاوڵاتیان ئەم نیشانیانەیە. لە قۆناغەکانی کۆتایی نەخۆشیەکەیە بەشێک لە نەخۆشەکانمان تووشی حاڵەتی زەردووی ئەبن، تووشی لاوازی ئەبن، تووشی خەمۆکی ئەبن، تووشی وا بن کە شێر پەنجەی جگەریان توش ببێت. باش، چۆن وا بکەین لە قۆناغە سەرەتایەکانە کاتێک کەسێک چەوری جگەری هەیە وای لە بکەین کە بیجەڕینەوە بۆ دواوە ئەو چەوریە کەم بکەینەوە
بەرەو قۆناغێکی تەندروستری بەرین وەک لەوەی بەرەو تەشەنەکردن بچێت. لە ڕاستیە ئەمریکێکە لەو شتانی کە ئێمە زۆر گرنگە باسی بکەین. ئێمە زانین نەخۆشی چەوری جگەر نەخۆشیکی بێدەنگە کاگوێراوە. زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانەی گیرۆدەی ئەم نەخۆشیان هیچ نیشانەیەکیان نییە. ئەمە ژوای کردووە قورساییەک لەسەر نەخۆش و لەسەر پزیشکەکەی دروستەکە کە نتوانیت لە قۆناغەکانی سەرەتای نەخۆشەکە دەستنیشانی نەخۆشەکە بکەیت. واتە نەبوونی نیشانان لە نەبوونی نیشانەی ئاگادارکردەوەی بۆ نمونە مەترسیدار وە ئەکا کە درەنگ دەستنیشانی نەخۆشەکە بکەین. زۆر گرنگە هاوڵاتیان بە تایبەتی ئەو کەسانی کە شەک نەخۆش شەکرانەیە ئەوانی چەوری خوێنیان بەرزە ئەو هاوڵاتیانی مادە کحولیەکان نەخۆنەوە ئەو کەسانی کە کێشیان زۆر زۆرە ئەو کەسانی کە وەرزش ناکەن خۆیان پشکنی بکەن بۆ خۆیان داوا بکەن لە پزیشکەکانیان کە پشکنینی چەوری خوێنیان بۆ بکەن و پشکنینی ئەنزیمەکانی جگەریان بۆ بکەن بۆ ئەوەی ئەگەر لە قۆناغێکە چەوری جگەری هەبوو بتوانین زوو دەستنیشانی بکەین و زوو چارەسەری بکەین و بتوانین زوو نیشانەکانی بدۆژینەوە لەو قۆناغی کە نیشانەکانی نییە واتە لەو قۆناغی کە نەخۆشەکەمان هیچ نیشانێکی نیە لەم قۆناغەیە ئەگەر گۆڕانکاری بەسەر ڕۆتی ژیانیا بێنێ هاوڵاتی نەخۆش و بتوانانی کۆمەڵە دەرمان بەکاربێنە وەرزش بکات و نەخۆشی شەکرەکەی و قەڵەوەکەی چارەسەرکە زۆربەی زۆری ئەگەڕێتەوە باری ئاسایی و کێشەکەی حەلە بێت. بەڵێ بگمانێ سا لە ڕێی تۆر کۆمەڵاتی فەیسبوکەوە ئەو بەڕێزانەی بینەرمان ئەتوانن ئەو پرسیارانەی کە هەیەە لەسەر دروستبوونی چەوری سەرجگەر و هۆکار و نیشانەکان و دواتریش چارەسەر پرسیاری خۆیان بنووسن لە کۆمنت و دەمەش وەڵامی پێویستیان بۆ وەرەگرن. دکتۆر ئەم نەخۆشیە توانین بڵێن مەترسیدارە یاخود ئەگەر پژیۆ بخرێ مەترسیدارە؟ لە ڕاستیە بڕیار ئەتوانین پرسیارەکەەوە لێ بکەین ئەگەر لە چ کاتێکا مەترسیدارە. نەخۆشی چەوری جگەر بە نەخۆشیکی سادە سیرەکە لە سەرەتای ئەم سەدەیەوە بەڵام بەهۆی زۆری بەربڵاوی نەخۆشیەکە بەهۆی زۆری حاڵەتەکانەوە کەوتم لە سەدا نزیکەی سی کۆمەلگای بەشەری تووشی ئەم گرفتە بوون وڵاتی خۆمانە زۆر بەربڵاوە لەبەری قەڵەوی لەم وڵاتی خۆمانە زۆر بەرەو زیاد بوونە چێ. توانم بڵێم بەپێی توێژینەوەیە کە کراوە لە سلێمانی نزیکەی لە سەدا 25 بۆ 30 خەڵک لە سلێمانی چەوری جگەری ئەمە لەسەر و ڕێژە جیهانیەکەوە نییە لە نزیکی ڕێژە جیهانیەکەی. خۆشبەختانە ئەگەر ئەو کەسانەی کەم نەخۆشیان هەیە زوو دەستنیشانی بکەن ڕەوتی ژیانیان بگۆڕن بە قسەی پزیشکەکەی بکات کەسێکی چالاک بێت وەرزش بکات دوور بکێتەوە لە قەڵەوی دوور بکێتەوە لە بەکارهێنانی وکوتم مادە کحولیەکان و دەرمانی ناتەن دروست و متابعی خۆی بکات بەرەو باشی بەڵام بەشێک لە نەخۆشەکانمان بەداخەوە بەرەو بەمەبوونی جگەرەچن و ئێستا ئامارەکانی ڕخرای تەندروستی جیهانی باز لەوە کاکە ئەم نەخۆشیە بەرەو هەڵکشانێکی زیاد لە پێویستەڕوە و تەسەور وایە کە ببێتە هۆکاری یەکەمی بەدەستدانی جگەر لە جیهانە پێش نەخۆشی ڤایرۆسی جگەر بکەوێتەوە ببێتە هۆکاری سەرەکی شەرپەنجەی جگەر ئەگەر بەم ڕۆتە بەم شێوازە بەردەوام بێ و لە هەنە وڵاتە بەڕاستی گەشتوێتە ئەم ئاستا بەرمە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئێستا هۆکاری تقریبا هۆکاری سەرەکی هۆکاری سەرەکی نەشتەرگەری چاندنی جگەر دیتێ لەم نەخۆشە. باشە دکتۆر بێگومانەوە کۆمەڵێک پرسیار لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە هاتووە ئەمەوێ چەک لەو پرسیارانە بخوێنەوە پرسیارێکی زۆر هەستەکەم زانستیانەش بێت ئەڵێ لە کاتی بوونی چەوری سەرجگەر ئایا هیچ کاریگەرێکی بێ لەسەر هەر سوڕی خۆڵە یاخود حاڵەتەکەتە ناپەیوەندی بە جگەر خۆیەوە هەیە؟ خۆی لە ڕاستیە پرسیارێکی زۆر جوانی کردووە نەخۆشی چەوری جگەر تا دوتر ئاوات بە بەشێکی ینی نەخۆشیێکی گەورە دائەنرێت. من لە زاراوی پزیشکیان نەخۆشیێکمانەیە پێوترێ نەخۆشی میتابۆلیک سندڕۆم جەنابێ وەکو پزیشکە زۆر ئاشنای ئەو نەخۆشی. ئەم نەخۆشیە بریتێ لەوەی کە 5 باڵی هەیە 5 بەشەگرێتەوە بەرزبوونەوەی پەستانی خوێن بەرزبوونەوەی چەوری خوێن نەخۆشی شەکرا نەخۆشی چەوری جگەر لەگەڵ بەرزبوونەوەی هەنێ هۆرمۆنات وەکو یوریک ئەسید وەکو دروستبوونی کیسی هێرکەدان لە خانمانە. ئەم نەخۆشیە خۆی بەتەنیا تەنها گرفتەکە لە جگەران نیە بەڵکو هەموو سیستەمی لاشەی مرۆڤ بەگرێتەوە بۆیە ئێمە زۆر جار کاتێک ئەو نەخۆشانە دەستنیشانەکەین دەستنیشانی نەخۆشی چەوری جگەرەکەین ئاگاداریانەکەینەوە لە مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ بە نەخۆشی چەوری خوێن بە نەخۆشی گیرانی دەمارەکانی خوێن. ئایا گرفتێکی تەندروستی کۆندامی هەرسیانێ بە شێوەیەکی سەرەکی لە سەرەتای نەخۆشیەکەوە ئەم هاوڵاتیان هیچ گرفتێکی کۆندامی هەرسیان نیە و هیچ نیشانەیەکیان نیە بەڵام لە قۆناغەکانی داهاتووە کاتێکە جگەریان بەرەو ڕقبوونە چێ بەرەو فایبرۆسە چێ چکە
ئێمە ئەم نەخۆشانە پشکنینیان بۆکەین بە بەڵێ. پشکنینی خوێن و پشکنینی ڕەخبوونی جگەر فایبرۆسکانیان بۆکەین ماوە بە پێ ڕێنمایەکانە بێ بزانی تا چەند جگەریان بەرەو ڕەخبوون چووە بە ڕەخبوون چووە ئەمە هەر بە سۆنە دەکرێت ئامێری تایبەتی ئامریکی تایبەتی یەکێکە لە پێشکەوتنە زانستە گەورەکان فایبرۆسکان واتە پێوانی ڕێژەی ڕەخبوونی جگەر بەبێ ئەوی پارچە لە جگەر وەربگری کە ئامێرێکی زۆر سادەیە ئەتوانین لە ماوەی 2 دقە بە 5 دقە ئەو پشکنینە بۆ هاوڵاتیان کەی بەبێ ئازار بەبێ مەترسی و نزیکەی بەرامبەر 100 وەرگرتنی پارچەی جگەرەوە تا ئەگەر ئێمە 100 پارچە لە جگەر وەربگرین اینجا ئەتوانین ئەوەندە وردە ئەوەندە ڕووبەری جگەر بپێوین ئەم هاوڵاتیانی کە ئەگەنە قۆناقی کۆتایی نەخۆشیەکە بەڵێ گرفتی هەرسیانە بێت بۆی کە مەترسی نەزیفیان هەیە مەترسی خوێنهێنانەوەیان هەیە مەترسی تێکچوونی ئیشی کۆندامی هەرسیانەیە بۆی کە ئەشێ ئەو دەستیان ناکۆ بێتەوە تووشی ئازاری جگەر باشە دکتۆر بە فریای پرسیاری بینەران بکەوین یەکێ لەو پرسیارانە لەوانەی مادە کۆلیەکانە خۆنەوە حەبی لیڤەر 52 ئەتوان بەکاربێن یان نا ئەوهای نووسیوە ئەمە لەلایەک دواتریش پرسیاری چیتر ئەوەیە کە ئۆمیگاسری حەبی ئۆمیگاسری ئەتوانرێت سوودی لێ بینرێت پرسیاری سێمنیش چ خۆراکێکی ڕۆکی باشە بۆ جگەر لە ڕاستیە ئەو بەڕێزە دیارە گرفتی نەخۆشی جگەری هەیە ئەگەر گرفتی نەخۆشی جگەری هەبێت باشتر وایە کە هۆکارە سەرەکیەکە چارەسەرکە بە تایبەتی خواردنەوەی مادە کحویلەکان مادە کحویلەکان هاوڵاتیانی کە تووشی نەخۆشی ڕەخبوونی جگەرە بن بەهۆی مادە کحویلەکانە بەهۆی مەشروبەوە ئەبێ وازی لەبێنن بەڕێوە باشیە چ نەگەر واز لەبێن ئەگەر لە قۆناغەکانی سەرەتای نەخۆشیەکە بێ 100% باشترە ئەگەر لە قۆناغەکانی کۆتایی بێ ئەبێ هەر وازی لەبێن واتە ئێمە کاتێک کە دەستنیشانی نەخۆشی ڕەخبوونی جگەرەکەی نەخۆشی هەوکردنی جگەرەکەین بەهۆی خواردنەوەی مادە کحویلەکانەوە یەکەمیشت بە نەخۆشەکان ناڵێن کە ئەبێ واز بێنن مەجالیتیانە چونکە ئەگەر حتا نەشتەرگەری چاندنی جگەریشان بۆ بکەین لە سنتەرە پێشکەوتەکانی جیهان بۆیان ناکەن ئەگەر نەخۆشەکەمان وازیان لە خواردنەوەی مادە کحویلەکان نەهێنابێت بۆ ماوەی 6 مانگ بەڵام ئەو دەرمانە بۆ ڕێخستنەوەی ئیشی جگەر یەکێکە لە دەرمانە باشەکان دەرمانانەی ئەبێ لەژێر چاودێری پزیشکا بێ لە کاتی دیاریکراوە بەکاربێ بێ لە قۆناغێکی دیاریکراوە بەکاربێ حەپی ئۆمێگا3 بە شێوەیەکی سەرەکی زۆر سوودێکی بەرجەستەی نییە لەسەر تەندروستی جگەر بە پێچەوانەی تەسەوری زۆربەی هاوڵاتیان وەکو مادەیەکی سوود بەخش بۆ لاشەی مرۆڤ بە سوودە بەڵام وەکو چارەسەر نەخورێ باشترە چارەسەر نییە لە ڕاستیە چ ڕۆکێک باشە چ خۆراکێکی سروشتی باشە بۆ جگەر ئێمە زۆر جارە پرسیارەمان لێکرێ ئایا چ خۆراکێک بخۆین جگەرمان تەندروست بێت لە ڕاستیە خواردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتی میدیترێنیان فود واتە ئەو خواردنەی کە زەیتە سروشتەکانی تایە زەیتی زەیتون بۆ نمونە ئەوانەی دوورکەوتنەوە لە چەوری ئاژەڵی لە بەرامبەر چەوری ڕۆکی بەکاربێنین بۆ نمونە خەڵک لە وڵاتی ئێمە فێر ببێ لە باتی چەوری ئاژەڵی چەوری ڕۆکی بەکاربێنە چەوری ڕۆنی گوڵە بە ڕۆژە بەکاربێنە ڕۆنی کونجی بەکاربێنە ڕۆنی زەیتون بەکاربێنە بۆ دروستکردنی خۆراک دوورکەوتنەوە لە خواردنی زیاد لە زیاد لەڕەوەی چەوری گۆشتی سوور بە تایبەتی دوورکەوتنەوە لە مادە کحویلەکان دوورکەوتنەوە لە جگەرەکێشان چکە جگەرەکێشان یەکێکە لە مەترسیدارترین هۆکارەکان بە توشبوون بە شێرپەنجەی جگەر خواردنی ڕێژەیەکی بەرچاوی ڕیشاڵەکان و لەگەڵ سەوزە و میوە کاریگەری زۆر باشی هەیە ئەو خواردنە تایبەتانی کە بۆ جگەر باشن بە شەیەکی سەرەکی گوێ زۆر باشە گوێ زۆر باشە بۆ جگەر بەمەجێ کەسەکە نەخۆشی کەڵەکەبوونی مادەی مسی جگەری نەبێت چکە ئەو کەسانی کە مس لە جگەریان نازۆر کۆ بێتەوە ئەبێ گوێز نەخۆن لە برێ ڕێژێکی زۆری مستیایە باشە خانمێکی دووجان پرسیاریەوە کاگەر لەسەر سپڕێکە تووشی چەوری جگەر بوو بێت ئەمەش هەمان مەترسی هەیە یاخود چی بکات نەخێر لە کاتی دووگیانیە ئێمە ئەم حاڵەتە زۆر گرنگی پێ نادەین و زۆر جار خانمانە ئاگادارەکەینەوە کە ترسیان نەبێت واتە ئەڕەبێتەوە دواتر بەدڵنیایەوە بەڵام ئێمە کۆمەڵە گرفتی نەخۆشی جگەرمان هەیە لە کاتی دووگیانیە ئەوە زۆر گرنگە کە خانمان بیزانن وەکو کەڵەکەبوونی مادەی زراو لە جگەرە باشواتە پێوترە کۆلیستەیسیس ئۆف پرێگنانسی یان نەخۆشی کەڵەکەبوونی چەوری جگەر بە کتوپڕی حاڵەتێکمان هەیە حاڵەتێکی زۆر مەترسیدارمان هەیە پێوترە ئەکیوت فاتی لیڤەر ئۆف پرێگنانسی واتە کەڵەکەبوونی چەوریەکی کتوپڕ لە جگەری نەخۆشە لە کاتی دووگیانیە ئەمە بە یەکێک لە دیاردە ئیمەرجنسیەکان دانرێ واتە کتوپڕەکان دانرێ کاتێک ئەم حاڵەتە دەستنیشانەکەین لە ئافرەتێکی دووگیانە ژنێکی دووگیانە ئەبێ بە کتوپڕی لەگەڵ دکتۆری
سپۆری ژنانە پەیوەندیکی چۆپەر دروستکەین و متابعیکەین و زوو مناڵەکەی لەسکی دایکەکە دەرکەین چکە لەوانەیە مەترسی لەسەر ژیانی دایکەکە دروست بکات. پرسیارێکگەڵ ئەگەر چاوری جگەر بگاتەوەی کە نیشانەی هەبێت ئازاری هەیە یاخود چی؟ پرسیارێکی زۆر گرنگە زۆر جار لە هاوڵاتیان ئەوانەی کە نەخۆشی چاوری جگەریانەیە تووشی حاڵەتێکی سایکۆلۆژیە بن تووشی حاڵەتێکی مەترسیدارە بن لە ذهنی خۆیانە پێیان وایە کە هەر ئازارێک لە ناوسکیانەوە هەبێت بەرەنجامی کەڵەکەبوونی چاوریەکەی بە شەوێکی سەرەکی چاوری جگەر نیشانی نییە ئازاری نییە تەنها لە قۆناغێکا کە جگەری نەخۆشەکە زۆر بە ئاوسێت قەبارەی جگەری زۆر گەورە بێت لەو کاتەیە پەستانێک بخاتە سەر کەپسولی جگەرواتە ئەو بەرگی کە دەوری جگەری داوە لەوانێت تووشی ئازاریان بکە بەڵام نیشانەکانی نەخۆشی چاوری جگەر زۆری نیشانەکان ئازاریتیان ئەوەی چاوری سەر جگەری هەیە چی تۆ بکات؟ پرسیارێکی زۆر گرنگە زۆر جار ئێمە ئەو پرسیارەمان لێکەوە دکتۆری خۆراکی هەنە جار نەخۆشەکان مێرن بۆ ئێمە بە شێوەیەکی سەرەکی ئەو کەسانی کە چاوری جگەرەکەن ئەبێ کیتۆ ئەەکەن ئەبێ لە قۆناغی چاوری جگەرەکانە لە قۆناغی هەوکردنێکی تیژانە بێت واتە لە قۆناغی ئەو مەرحەلەیان نەبێت کە پێوترێ ناش کە قۆناغێکە لە قۆناغەکانی ئەو هەوڵاتیانەی کە تووشی نەخۆشی چاوری جگەرە بن واتە جگەریان بەرەو ڕقبوون و بەرەو فایبرۆس و بەرەو هەوکردنێکی تیژەوە بەرەو پێشچوانە بێت ئەگەر کیتۆیان کرد ئەبێ کیتۆیەک بکەن واتە هەر ڕەجیمێکی خۆراکی ور دەکەن ئەبێ ئەنزیمەکانی جگەریان بۆ بنێرێت و ئەگەر گۆڕانکاریەکی نەئاساییتیا بوو باشتر وایە دکتۆری نەخۆشەکانی جگەر کێشەکەی جگەری بۆ بخاتە سەرسکەیەکی باش بۆی چارەسەرکە ئەنج ئەو هاوڵاتی دەست بکات بە سیستەمێکی خۆراکی تەندروست. باشە دکتۆر بە پرسیاری ئەوە بکەین ئێستا بەنمونە سۆنەرێکمان کرد و وتیان کەمێک چاوری لەسەر جگەرت هەیە چین بۆ لای پزیشک و چارەسەر وەرگرین یاخود شێوازی ژیانمان بگۆڕین و وەرزش و خۆراکی تەندروست زیاد بکەین و دوای چەندێک متابعە بکەینەوە ئەم پشکنینە دووبارە بکەینەوە یاخود تەنها سۆنەرێک بەس نییە بۆەوەی کە بیسەلمێنێ فعلەن چاوری سەر جگەرت هەیە یانی ئەمە پرسیارێکی زۆر گرنگە زۆر جار هاوڵاتیان پرسیارمان لێکەن دکتۆر من سۆنەرەکەم کردووە ئیتر پێوتم چاوری جگەر هەیە لە قۆناغی یەک قۆناغی دوو کۆمەڵی خاڵ هەیە بێت هاوڵاتیان بیزان یەکەم ئەمێری سۆنەر زۆر ورد نییە لە دەستنیشانکردنی ڕێژەی چاوری ڕێژەکەی ینی کەمیەتی بڕی چاوری لە ناو جگەرە بەڵکو دەستنیشانکردنێکی سەرەتاییە بۆ نەخۆشەکانی جگەر ئێمە ئەگەر بمانەوێت لە کاریگەری نەخۆشی چاوری جگەر تێبگەین و بمانێت بزانین تا چەند ئەو هاوڵاتیە جگەری تووشی مەترسی نەخۆشی چاوری جگەر بووە پێویستەکە قۆناغەکانی داهاتووتر بڕین واتە ئەگەر هاوڵاتیە سۆنەری کرد لای پزیشکێکی سۆنەر بۆ هەر هۆکارێ بێت دکتۆرەکەی پێیوت کە تۆ چاوری جگەر هەیە باژوایە سەردانێکی پزیشکێکی هەناوی یان پزیشکی نەخۆشەکانی هەرسو جگەر بکات بۆ ئەوەی بزانین ئەنزیمەکانی جگەری لە چه قۆناغێکەیە چونکە زۆربەی ئەوە کە هەواڵێکی خۆش الحەمدولله ئەوەیە کە زۆری ئەو هاوڵاتیانی کە چاوری جگەریانەیە گرفتیان نابێت ناس نەقۆناغەکانی تر ناس نەقۆناغی ناس نەقۆناغی هەوکردن ناس نەقۆناغی ڕقبوون بەڵکو لە قۆناغی چاوریەکی بەس سادەیە ئەمێنەوە کە بریتە لەوەی کە بەس خانەکانی جگەریان بڕێک چاوری لە ناوە کۆبەتەوە بەڵام بۆ ئەوەی کە ئێمە ئەم جیاکاریە بکەین واتە بزانین کام لەم هاوڵاتیانەمان چاوریەکەی بەرەو خراپی ڕۆشتووە یان بەرەو باشی ڕۆشتە پێویستەکە پشکنینی بۆ بکەین پشکینەکان بۆ دەست پێەکە کە ئەنزیمەکانی جگەری بۆ بنێرین بۆی ڕێژەی چاوری خوێنی بۆ باسکەین بزانین نەخۆشی شەکرەی هەیە بزانین ڕێژەی چاوری خوێنی بەرزبوونەوەی هەیە یان نیەتی دوای ئەمە ئەنجا ئەو کاتە بە پێی ئەنزیمەکانی جگەری ئەو کاتە بڕیارە دەین کە ئایا ئەم هاوڵاتە بنێرین بۆ ئەنجامدانی MR ئیلاسۆگرافی واتە پشکنینی مغناتیزی ئیلاسۆگرافی یان فایبرۆسکانی بۆ بکەین یان پارچە لە جگەری وەربگرین هەموو ئەمانە لە لای پزیشکی پسپۆرە قۆناغەکانی بەڵام من ئەمەیە هاوڵاتیان دڵنیاکەمەوە کە ئەگەر کاتێک کە دەستنیشانی نەخۆشی چاوری جگەریانەکەن تووشی ترس و دڵ ڕاوکێنە بن تووشی ئەوە نەبن کە ژیان لە خۆیان تێک بن بەڵکو بە هۆکارێکی ڕێخستنەوەی ژیانی خۆیانی بزانن بەوەی بەرەو چالاکی بڕۆن بەوەی دوورکەونەوە لە قەڵەوی دوورکەونەوە لە خواردنی ناتەندروست دەست و چاوت خۆش دکتۆری وابیەکمان بەداخەوە پرسیارێکی زۆری بینەران ماوە کە ئەبوو وەڵام بدرێتەوە بۆی کەمیکاتەوە ئێمە نەمانتوانی بەڵێنین کە لە بەرنامەکانی داهاتوو ئێمە قەرەبووتان بکەینەوە بە ئومێدیەوەی کەس چاوری لەسەر جگەری نەنیشێت لای ئێمە خواتان لەگەڵ